سەڵاف ئەف دەمێ هەوا باش هێڤیا دەمێن خۆش بووەت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دن هاتی نەفدی داراوین بەڕێز بوو پێشکەشکردنا خەڵکێکا دیش بەرنامێ کوردی ژینگەها کوردستانê mezintirîn sermaye ye hemû pêşkeftinên mirovan li ser astê cîhanî eb encamê çalakiyên cûra û cûrên mirovan eb dest vehatîne weke diyar çalakiyên mirovan jî çawa rûyê îcabî heye her wisa rûyê silbî jî heye anku beşek il çalakiyên mirovan li ser hesaba jîngehê ne anku jîngeh pîz bîtin sedema çalakiyên mirovan ku di jiyanê da encam den. Ev dibîte mijara bernamê bi Kurdî digel zor berês Mamosta Abdurrahman Sidîq navê xwe navê we xêrat nake gerim canavê mamostayî zor bixêr mamostayî Mamosta weke me manşêtiyan ku li dest pêkê di nav û nîşanî da amaje pê dayî ke jîngeha Kurdistanê mezintirîn sermaye ye erê em bizanîn çi tiştek li pişt vê axiftinê heye dema em bêjîn jîngeha Kurdistanê mezintirîn sermaye ye. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە وەکو جێبەجێکردنی ئەو ئەرکەی کە ئەمڕۆ لە سەرشانمانە ئێمە بایەخ بە ژینگە زیاترە بێ بدەین بایەخدان بە ژینگە لەوە سەرچاوە دەگرێت کە ڕەهەندێکی ئاینی هەیە ڕەهەندێکی ئینسانی هەیە ڕەهەندێکی نەتەوەی ڕەهەندێکی نیشتیمانی زانستی هەموو ئەم ڕەهەندانەی هەیە ئێمە ئێستاکە لە چوارچێوەی با بڵێن کارنامەی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان باسی ژینگە لە خاڵی دەیەمدا هاتووە لە کارنامە خاڵی دەیەمیش دەڵێ لە ئاستی خزمەت گوزاریەکان لە ئاستی خزمەت گوزاریەکانە ئەو تایتڵە هاتووە کە تۆ باست کرد بەرنامەکە و کارنامەکە دەڵێ ژینگەی کوردستان مەزنترین سەرمایە ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە کەواتە ئەم قسەیە بۆچی ئەبێ وابێ پرسیارەکەی ئایا ئەمە هەر دروشمە نەخێر لەبەرەوەی ئەگەرمە تەماشا بکەین لەسەر ئاستی جیهان لە ڕووی دەستوریەوە تۆ لە ژینگەیەکی خاوێن و ژینگەیەکی سەلامەت بژی ئەو مافێکی دەستوریە بە پێی دەستوری عێراقیش کە ئێمە پێی پابندین بە مادەی 33 ژیان لە چۆن دەڵێ ژیان لە ژینگەیەکی سەلامەتدا دووبارە بریتە لە مافێک لە مافەکانی مرۆڤ بپرسە بڵێ مەسەلەن بۆچی پاراستنی ژینگە پەیوەستی چییە بە مافی مرۆڤەوە لە چۆ پەیوەستە گرنگە بزانین گرێدان چیت ناوبەرە مافی مرۆڤ و ژینگە ڕاستە یەکەم شت لە مافەکانی مرۆڤ با بڵێن مافی ژیان وەختێکە ژینگە پیس دەبێ ساڵانە بەهۆی پیسبوونی ژینگە پیسبوونی ئاو بێ خاک بێ هەوا بێ ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی جیهان دەمرن کەواتە پیسبوونی ژینگە بوو بەمایی لێسەنەوەی ژیان لە ژمارەیەکی زۆری دانیشتوان کەواتەوە مافێک لە مافەکانی مرۆڤ کە دیاریکراوە بریتە لە مافی ژیان ئەو مافی ژیانی لێ سندەوە مافێکی دیکە بریتە لە مافی بوونی تەندروستیەکی باش کاتێکە ژینگە پیس دەبێت نەخۆشی بڵاو دەبێتەوە دەبینی بەهۆی پیسبوونی ژینگەوە چەندین نەخۆشی بڵاو بێتەوە کە نەخۆشیەکانش بڵاو بوونەوە لە هەمان کاتدا مرۆڤەکان تەندروستیان باش نابێ و لە دەستێدەن ئەوی جارێکی تر ئەو مافەشیان فەوتە باشە دەبینی پیسبوونی ژینگە لافاوێکی زۆری لە دنیادا دروست کردووە لە هەندێک شوێن پلەی گەرمای لە ڕادە بە دەربەرز کردووە لە هەندێک شوێنی تردا وشکە ساڵی دروست کردووە لە هەندێک شوێندا ڕەشەبای زۆر بەهێزی دروست کردووە مافی سێم لە مافەکانی مرۆڤ پێشێل دەبێت لە ئەنجامی پیسبوونی ژینگە بۆ کە مافی نیشتەجێبوونە تۆ بینی لە ئەنجامی لافاوەکانی زۆربەی وڵاتان کە ئێستا هەیە چەندین هەزار ماڵ بێ جێگە بوونە لە ئەنجامی ئەو ڕەشەبا و زریانە زۆرانەی کە هەیە بەهۆی پیسبوونی ژینگە و تێکچوونی کەش و هەوای دنیا ئەبینی دووبارە ژمارەیەکی زۆر لە خانوبەرە دەڕوخێ ئەمە هەمووی نیشانەی ئەوەیە کە مافی مرۆڤ بەلای کەم و ئاوا بژمێرە هەموو ئەم مافانە ئەکەونە بەر هەڕەشەی پیسبوونی ژینگە بەلێت هەمان دەمدا تو نابینی کە ئەف تشتێنها کە وەک چاڵاکین مرۆڤان تێن ئەنجامدان سەر ڕووی عەردیان کە ئەو جێک و ژیانە مرۆڤان لێی تشتێکی حەتمیەت vêtin van چاڵاکیان هەر بکەن ئەفجا سەرحسەبا ژینگێ بیت یان جیل سەرحسەبا ژینگێ نەبیت ڕاستە و پرسیارە هەیە خۆ تۆ ناتوانانی چالاکی ڕاگری بەڵام کاتێکە ناتوانانی چالاکی ڕاگری دەڵێن چۆن هاوسەنگی دروست دەکەی لە نێوان چالاکی و لە نێوان پاراستنی ژینگە ئەم مەسەلەیە زۆر گرنگە دەڵێن نەتەوە یەکگرتوەکان 50 ساڵی ویستووە هەتا وەکو چی بکە یان بکا بە وە یان بکا بە وە یعنی چی یعنی بەمانە جاران دەیانگوت یان پێشکەوتنی ئابووری یان پیسبوونی ژینگە نابێ مادام پێشکەوتنی ئابوووریەکەکەین ژینگە پیسە بێ ئەتەوێ ژینگە پاک بێ پێشکەوتنی ئابووری ناکەین ئەمە تابان هیچی بێ هیچی تریان ناکرێ سەرنجام چیان کرد گوتیان نەخێر هەردووکیمان دەوێ پێشکەوتنی ئابووریشمان دەوێ
پاکڕاگررتنی ژینگەشمان دەوێت کەواتە ئەڤە نابێتە شتێکی میسالی کە زۆرە زەحمەت بیت مرۆڤاتی تا بگەیت ڕادەیەک نا لەبەرچی لەبەرەوەی ڕێککەوتنامە ژینگەی نێودەوڵەتەکان بۆ هەر وڵاتێک دیاریەکە بە چ بڕێک دەتوانێت چۆن دەڵێ بڕی گازەکانی پیسکار بخاتە نێو هەواوە مانای چالێکی ئابوووریەکەی بە پێی ڕێککەوتن بە گرفتەکە لەوێ دروستە بێ کاتی وڵاتێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێککەوتنامەی پاریس دەکشێتەوە لە ئەنجامدا ئەڵێ من پابەن نابم کەواتە بینی ئەوەی کە باسمان کرد لە ئەڵلقەکانی ڕابردوو تەماحی مرۆڤ ئەبێتە مای ئەوەی کە لە خەمی بەرهەمهێنانێکی زۆر دابێ و قازانجێکی زۆر بێ و ژینگە پیسکە جا لەبەرەوە لە بەرنامە و کارنامەی حکوومەتی هەرێم ئێستا بریتە لەوەی کە ینی دەڵێ کار دەکەین لە پێناوی پاراستنی ژینگە بەچی بە سێشتی سەرەکی کەواتە سێشتی زۆر سەرەکی هەیە خەڵک بە مافی خۆی بزانێ چونکە لە کارنامەی حکوومەتدا هەیە یەکەم کارکردن بۆ پەرەپێدان بە کەلتوری ژینگە پارێزی بەرنامەی ئێمە بەشێکە لەو کاری کە دەیکەین بۆ جێبەجێکردنی ئەو خاڵەکە بێ کەلتوری ژینگە پارێزی لە نێو کۆمەڵگەدا بەرەوی پێ بدەین ئەگەر چێمە لە ساڵانی دوای ڕاپەڕین و دەستمان پێ کردووە بەڵام ئەمە نابێت کۆتایی پێبێ هەر بەردەوام بین و لە زیاد لە کەناڵێکی شەو دەوێت بەردەوام بین جوانە بەڵێ ئەفلاتون و ئۆڕست و ئاخفتنێک هەیە سەبارەت بێ چەندێت بژیتن ژینگە ئانکو سروشت ئەو سروشتت بێژنێ سروشت کە هێشتا دەستی مرۆڤان نەگەهەش بیتێ هەر دەمەکە دەستی مرۆڤان گەهشتێ نابێژنەوی تشتی ژینگە بەلکو دەبیتە عفو نابێژنێ سروشت بەلکو بێژنێ ژینگە ئەرێ ئەف گردونێ نها هەی مانە خودی تاڵە دروست کردیە بوومەک و ئەم سەر بژین و ئەم ئاوا بکەین و ئاوەدان بکەین ئەرێ بوت هەمان دەمدا جارێک دن ئەم سانسوری تێخی نەفسەر ئاوەدانکردناوی مرۆڤەی ڕاستە کەواتە هەندێک جار هەیە دەڵێن بۆ نمونە ئەو قسەیە کە وایان گوتبێ دەڵێن بە شوێنێک ناگوترێ ژینگە و سروشت یا ژینگەی سروشتی ئەگەر دەستی مرۆڤی پێگەیشت ئەمە وەکە ئەو قسەیە وایە کە دەڵێن لە کوردەواری دەڵێن زمان بۆ وەستێ سەر سەلامەتە ئەی باش ئەی نابێ قسە بکەین ئەبێ قسە بکەین کەواتە مەبەستیان چییە زمان بۆ وەستێ یعنی وشەیەک لەوێ پەڕیوە ئەبێ تێی بگەین ئەنی ئەگەڵ زمان بۆ وەستێ لە قسەی خراپ کە نەوتراوە ئەم قسەیە سەر سەلامەتە ینی وشەکە وای لێ دێتێکی ضمنیت بێت ناوەڕووکە تێ بزانین ئەم قسەیە چییە ئەم قسەیە بەکو بامەنە بڵین ئەو شوێنە سروشت و ژینگەی سروشتیە کە دەستی خراپی مرۆڤی پێنەگەیشتووە ئەو دەستی باش ئەی چۆن بۆ ئێستا لێن دەستەی پاراستن و چاککردنی ژینگە پاراستن ئەگەر پاک بوو وەکو خۆی بوو بیپارێزە ئەگەر تێکیاندا بوو چاککردن حیمایە و تەحسین چۆن ئەڵێ پاراستن و لە هەمان کاتدا چاککردن جا لەبەرەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە جا مەسەلەی چۆن دەڵێ کەمکردنەوەی مەترسیە ژینگەیەکانیش هەر بریتێ لە خاڵێک لەو خاڵانی کە لە کارنامەدا نها ژینگەها کوردستانی یا وەکو بژنێ بارە بووێ چەندێک و ئەم بژنێ ئەم تکارین زۆر سناهی یعنی ئیسیفادەی لێ ژینگەهێ بکەین و ببیتە سەرمایەکی باش بوومە هێشتا بەڵێ هێشتا سەرمایە چۆنە یعنی وڵاتانی جیهان تا ئەم ساتە وەختەش دەڵێن ینی مەسەلەن لە کارنامەی حکوومەتدا هاتووە ئەبێ بەنەوعێک یا شارەوانی یان لە ڕێگەی کەرتی تایبەتەوە ئێمە مەسەن دەستکەین بە ڕیسایکل چونکە تۆ پارێزگایەک تێ 2000 تەن ڕۆژانە زبڵ و خاشاکی هەیە پارێزگایەکی تر تێ 1500 تەنی هەیە پارێزگای تر بە هەمان شێوە یعنی لە وڵاتانی جیهان بەم زبڵ و خاشاکە دەڵێن پارە یعنی هەندێک جار هەندێک وڵات هەیە وەکو بڵین نەرویج لە وڵاتەکەی تەنیشتیشی دەیکڕێتەوە ئەو زبڵە دەکرێتەوە بۆچی چونکە لە فەرزێکا وەکو بڵێ جای دەکاتەوە لە سەر چاوەکەوە پلاستیک دەباتەوە پلاستیک شوشە دەباتەوە شوشە کاغەز دەباتەوە کاغەز مادە ئۆرگانیەکان دەباتەوە مادە ئۆرگانیەکان جارێکی تر بە جۆرێکی تر دروستی دەکاتەوە کەواتە لە ژینگەدا شتێک نییە بە خۆڕایی بڕوە هەمووی دەتوانین جارێکی تر سوودی لێوەربگرین ئەفاقفتنانها جانابێتە دوێژیت مامۆستا ڕەنگە مێشکێ هەر کەسێکی داویت کەسێ ئاسایی بیت یان کەسێ بەرپرس بیتن کە گرنگە تو استیفادەی هەر تشتێکی بکەی ژینگەهێدا بۆ نمونە دووبارەکردنەوە تشتیان کۆ ئیعادەت تەدویر ئەری بۆچی ئەف تشتە نابیتە پراکتیزەت ناوە کوردستانیدا خۆ تشتێک ڕەنگە gelek سوود جی بیتن لایەنی ژینگەهێ و لایەنێ سەرمایەداریەژی ئەوە زۆر گرنگە ئێمە وەکۆڵێ هەموو شتێک ینی پشت بە کەرتی گشتی نەبەستی ڕەنگە لە زۆر قۆناغە بە حکومت نەکرێت لە زۆربەی وڵاتان بە کەرتی تایبەتەکری لەم قۆناغە زۆر گرنگە ینی چۆن نەڵە لە نێوان ژینگە و کەرتی تایبەتە پەیوەندی باشە بێ ینی چۆن ینی ئێستا ڕەنگە لە یەکێک لە پارێزگاکانی هەرێم کۆمپانیایەکی تایبەت توانای ڕیسایکلی 185 زبڵ و خاشاکی ئەو پارێزگایی هەبێ لە شوێنێکی تر بە ڕێژەیەکی تر لە شوێنێکی تر ڕەنگە هیچ نەکرابێ بەڵام ئەوە زۆر گرنگە کەوتت کارنامە مانای وایە لە چوارچەوەی ئەم 4 ساڵەدا دەبێ ئەم مەسلەی ڕیسایکلە
حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی کەرتی تایبەت یاخود لە ڕێگەی وەزارەتی شارەوانیەوە جێبەجێ بکە. زۆر چاکەم کەواتە مامۆستا بینە سەروێ چەندێ ئەزمونên وڵاتە ئەم چەوە بکارین ئیستیفادەی ئەزمونێت وڵاتە بکەین بۆ ژینگە پارێزیە و بکارین ژینگێ بکەینە سەرمایەکی مەزن بخۆ. ڕاستە لە 27 سێ 2004 وەزیرانی ژینگەی 20 دەوڵەت بەێ بە عێراقیشەوە کە من ئەو کات وەزیری ژینگەی عێراق بووم چوینە یابان لەسەر داوای بانگێشتی وەزیری ژینگەی ژاپۆن ئەو کاتە کە خاتوو یۆریکا کۆیکە بوو. ئێستا ئەلان ئەو خاتونە ئێستا هینە ئێستا سەرۆکی شارەوانی تۆکیۆیە ئێستا سەرۆکی شارەوانی تۆکیۆیە ئەو کات وەزیری ژینگە بوو. ئەمە بەستمەوە بوو 20 وەزیری ژینگە بووین لەوێدا ئەو قسە و باسانی کە کرا لە ماوەی 3 ڕۆژە وەزیری ژینگەی یابان خاتوو یۆریکە کۆیکە هەندێک قسەی کرد. لە هەمان کاتە ئەو کات سەرۆک وەزیرانی ژاپۆن هات هەندێک قسەی تری کرد جۆن شیرۆ کۆیزۆمی. یۆریکا کاواگۆچی وەزیری دەرەوەی ژاپۆن بوو هەندێک قسەی کرد. پێشی ئەوەی بگەینە ئەوێ سەفیری ژاپۆن یا سەفیری یابان لە عێراق ئێمە هەر بینیمان، سەفیری یابان لە ئوردون هەر بینیمان، سەرۆکی پەرلەمانی یابان هەر بینیمان. هەموو ئەمانە وەکو ئەزمون چیان بە ئێمە گوت. گوتیان ئێمە ساڵی 1945 لە ناگازاکی و لە هیرۆشیما ئەمریکا بە چەکی ئەتۆمی لێداین. ینی وڵاتی ئێمە وڵاتێک ئیتر ڕووخا بە کامیلی بەکۆڵێ بە تەواوەتی وڵاتی ئێمە داڕمە. ژینگەمان پیس بوو بە مادە تیشکاوەرەکانیش. چۆن هەستاینەوە بە 5 ساڵ لە ساڵی 50 دەستمان پێکرد. بەڵام فیلمێکی دیکۆمنتاری ڕەش و سپیان هەبوو کە ساڵی 50 تا 60 چی ئەکەن؟ لە ساڵی 50 تاکو 60 وەکو تۆ وتت چالاکی هەستانەوە کارگەکان کۆمپانیاکان دەست بە ئیشکردن گوتیان ئەوە لەسەر حیسابی ژینگە بوو. هەستاینەوە لە ساڵی 50 هەتاوەکو ساڵی 60 ئەو 10 ساڵە هەستاینەوە بەڵام پەلەمان بوو زوو هەستینەوە لەگەڵ هەستانەوەکەیە ژینگەمان پیس کرد. خەڵک تووشی چەندی نەخۆشی بوو. ئەو نەخۆشیانی کە چۆن دەڵێ لە ئەنجامی کۆئەندامی هەناسە دەرهاویشتەی ئەو پێشکەوتنە جا لەبەرەوە دەیانگوت ئەگەدار بن هەندێک پێشکەوتن باجی هەیە. یعنی دەیانگوت پیسبوونی ژینگە باجی هەندێک پێشکەوتنی هەڵەیە دەکرێت پێشکەوی بەڵام پێشکەوتنەکە لەسەر حیسابی ژینگە بێ. ئەوە خاڵی یەک. خاڵی دوو گوتیان دوجار بۆمان دەرکەوت ئێمە پێویستیمان بە پاراستنی ژینگەوەی کەوتوتە چۆن نەکری پێویستیمان بە پاراستنی ژینگەشە ئەمزانە تا وردود گەیشتنەوەی کە مەسەرەن بگەیتە بڵێ ئۆتۆمبیل با کارەبایی بێ بۆ ئەوەی کەوا هیچ مادەیەکی چۆن دەڵێ زیان بەخش بە هەوا دروست نەخاتە هەواوە. جا بەستمەوە بوو خاڵی یەکەم ئەمە بوو. خاڵی دووەم کە ئەم بەڕێزانە بەسییان کرد ئەوەیە کە ژاپۆن یا یابان ناتوانێت پێشی ئەوروپا بداتەوە بیرمان لێ کردەوە ئەوان دەیان گوت ئەو کات گوتمان ڕێگەیەکی تر بۆ خۆمان هەڵ ئەگە بە ڕێگەی ئەوروپایە بڕۆین ئێمە کێشەکانمان لە کێشەی ئەوروپا ناچێت ئێستاکە ئەبێ ئێمە ڕێگەیەکی تایبەت بە خۆمان دۆزین. ئەوەی هەموو جا دەڵێم لە هەموو شتەکانە تێگەشتنی خۆمانمان پێویستە. ئەوەی کە ئینگلیز دەڵێ think globally act locally یعنی بە جیهانیانە بیرکەرەوە قەینا بەڵام پیادەکردنەکەی با ناوخۆیی بێ کەواتە چۆن گوتمان تێگەشتنی کوردانە بۆ ئاین هەیە هەتا ئێمە ئێستاکە تێگەشتنی کوردانەمان پێویستە بۆ ژینگە چونکە ئەو گرفتانەی تاکێکی کورد بۆ ژینگە دروستێکە جایە لە گرفتێکە تاکێکی ئەوروپی دروستێکە ئەمانە هەمووی ئەبێت ڕەچاوی ئەو بارودۆخە بکەین. جا بۆیە خاڵی سێم کە ئەیان گوت گرنگە باری کۆمەڵایەتی وڵاتەکە چۆنە یعنی باری کۆمەڵایەتی ژاپۆن دەیانگوت ئێمە بەهێزیەکمان هەیە لە ئاستی خێزان و پەروەردەکردنی مناڵ لە منداڵیەوە ئەم مناڵە کە پەروەردە دەکەین بە جۆرێ پەروەردەی دەکەین وڵاتی خۆی خۆش بوێ یابانی خۆش بوێ ژاپۆنی خۆش بوێ لەبەرەوە کە گەورەش دەبێ هەر بە هەمان شێوە ژینگەی خۆی خۆش دەوێت کەواتە ئەم باسی کە ئێمە هەمیشە باسی دەکەین دەڵێن پێویستە لە مناڵیەوە دەست پێ بکەین قسەکە ڕاستە بەڵام ئەم منداڵە چه پەروەردەی دەکا چه پرۆگرامی بۆ دەنووسێ گەورەکان ئەی گەورەکان خۆیان ژینگە پارێزن نا ئەبینی کەواتە قسەیەکێ لێرەدا دەبێ نەوەیەک خۆی ژینگە پارێز بێت توانای ئەوەی هەیە پرۆگرامێکی باش بنووسێتەوە بۆ ئەو مناڵانە تاکو ئەو مناڵانە پێ بگەن ئەمە خاڵی زۆر سەرێکی خاڵێکی بەڵێ عفو مامۆستا لێرە سەرنجەکە گرنگ هەیە زۆر جار ژینگە دۆست و ژینگە ناس کەسێکی وەکو جەنابێتە زۆر فۆکسە خۆ تێخنە سەروی چەندێک کە مرۆڤ ئشلانی سلبی ژینگە هەیە بکارت ئینیتن بەلێت هەمان دەمدا ئەم نابینین کە مرۆڤ خزمەتکاری ژینگە هەیە ژێ بوو نمونە هیچ نەبیت هەر کەسێک بەردەری ماڵا خۆ دارێک چاندیە یان خزمەتا ژینگەیەکی لێ پڕەنگێکی شڕەنگان ئەرێ بۆچی ئەم بەحسا وێ ناکەین و
هانەوانە دەین کە بەردامن سەر بێ چەندێک جۆن کەنەدی سەرۆکی پێشووتری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیگوت ئەو نمونەی تۆ بەمە بۆ لای قسەی ئەو باسی هەڵبژاردننی دەکرد دەیگوت نەزانینی یان شارەزان نەبوونی یەک تاکە دەنگدەر کاریگەری هەیە بەسەر پرۆسەی دەنگدانەوە چونکە تێناگات دەنگ بە چێ بدا وەچی دەنگ بدا و لە بەرچی دەنگ بدە کەواتە کە قسە لەسەر ئەو لایەنە دەکەی مەبەستت ئەوە نییە لایەنی باشی نییە لایەنی باشی هەیە بەس تۆ بڕوانە هەموو ئەوانەی کە ژینگە پیس دەکەن ڕەنگە هەر کەمی نەبن بەس ئەو پیسکردنە کاریگەری هەیە بەسەر هەموو ئەو دوای ئەوانی دیکەوە بەرەوە تۆ کاتێ ئەڵێ یەک تاکە کەس کاریگەری زۆرە مەگە هەموو ئەم گرفتانێت تۆ بینی لە جادەیەکە یەک کەس پێچەواناکە و پێچەوانەی هاتو چۆ دەڕوە چەند ئۆتۆمبیلی دیکە لە یەکدی دەدەن واتە مەسئلەکان ئەوە نییە هەروەکەوە بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی مەسەلەی کەشتیەکە ئەڵە ژێری خۆمە و کونێکم تۆ قچیە ئەخکاکە هەمومان تیاچین ئەو نمونەیە بۆ هەموو شتێک ئەبێ ئەو نمونەی فەرمودەی پێغەمبەر بۆ هەموو شتێک دەبێت جەبەرەوە خاڵێکی زۆر سەرەکی کە بەرپرسانی یابان تاکیدیان لەسەر کردو وتیان ئاین پێناسی ژاپۆن بۆ ئاین چییە وتیان پێناسی یابانی چۆن مەڵام تێگەشتنی کوردانە تێگەشتنی یابانی بۆ ئاین بریتە لەوەی کە ئاین بریتە لە دوو وشە ئاکار و کار بەمانە ئەخلاق و عەمەل کاتێک کە ئاین بوو بە ئەخلاق و عەمەل ئیدی هەموو شتەکانی دیکە بەشین گەشە و ڕەنگ دەداتەوە لەم دوو وشەیەدا زۆر بەشە مام سەدەما ئەم بەحسا پیسبوونا ژینگە هێتکەین لەسەردەستی مرۆڤان ئەرمە پیڤەرێک دیاریکردی هەیە کوان ببێژین ئەف چاڵاکیە ڤی مرۆڤە یان ڤی لایەنەی ڤی وڵاتەی سلبیت زڤڕیتەوە بۆ ژینگەهێ یان ژی مەزاجێکە یان ژی پیڤەرێکی زانستی هەیە سەرچە ئەساسان بێ ئاخرێت پرسیارێکی باشە ئەبینی هەموو وەزارەتێکی ژینگە یان هەموو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە چی هەیە تاقیگەیەکی هەیە ڕۆژانە تۆ ڕەنگە تۆ نازانی من هەمووجا بە ژینگە دەڵێم بە دەستەی ژینگە دەڵێم ئێوە چالاکیەکی ڕۆژانەتانەیە خەڵک نایزانێت بیڵێن بە خەڵک یعنی تۆ ئەو ڕۆژانەی ئاوە خۆیتەوە نازانی سامپڵێک بەشێک نمونەیەک لەو ئاوە دەبرێ فەحز دەکرێ ڕۆژانە فەحز دەکرێ کە لە فەحز دەرەچێت دەڵێن ئاوەکە هیچ گرفتی نیە و تۆ ئەوە باشە دەخۆیتەوە کەواتە من وام ناوناوە نووسیمە یا دەڵێم سێ پیتی باەکە پیتی بێ یا با چییە؟ ئەوش بریتە لە تۆ پێویستی بۆچی بە تاقیگە هەیە بۆ ئەوەی ئەو میزاجیە دروست نەبێ هەر مادەیەک لە مادەکان کە ئاو پیس دەکەن لە ڕووی فیزیایی یا لە ڕووی کیمیایی یاخود هەوا پیس دەکەن جا لە کارگەکان هات بێ لە دانیشتوانەوە بێ لە هۆکارەکانی گواستنەوە بێ هەر مادەیە کە خاک پیس دەکە هەموو ئەمانە ستانداردێکی هەیە دەبێت لەوەندە تێپەڕ نەکە لەوەندە تێپەڕ نەکە تۆ لە تاقیگەت چیەکەی سامپڵەکە وەرەگری دەی پێوی کاتێک کە پێوات یەکەم ئیشت چییە ئەڵێم کەوتم سێ با سێ بێ بائی یەکەم بپێوە پێوات سامپڵەکەت پێوە بۆ دەرکەوت ڕێژەی مادەی پیسکار لەو نمونەیەدا ئەوەندەیە بائی دووەم چییە بەراورد بکە بەراورد لەگەڵ چی بەراورد و مقارنە لەگەڵ ستانداردە جیهانیەکە کە کردت یا کەمترە لە ستانداردەکە باشە زۆر باشە یا ستانداردە جیهانەکەی تێپەڕ کردووە ئەو مانای وای خراپە بائی سێم کەواتە چی بوو بڕیار بدە بڕیارەکەت لەسەر ئەنجامی ئەو بەراوردەیە لەگەڵ ستانداردە جیهانەکە کەواتە میزاجی نییە بڕیار بەرەو چێ ینی دوای ئەنجامەکە بڕیارەکە ئەوەیە کە تۆ گوتم مادەیەکی پیسکارت دۆزیەوە لە هەوادا لە ئەنجامی پیسبوونی هەوادا مادەیەکی پیسکارت وەکو ئۆکسیدەکانی نایترۆجین دۆزی وەکو ئۆکسیدەکانی کاربۆن وەکو ئۆکسیدەکانی گۆگرد دۆزیەوە وەکو هایدرۆکاربۆنەکان دۆزیەوە وەکو گەردی تۆز و خۆڵت دۆزیەوە کە هەر یەک لەمانەت بەراورد کرد لەگەڵ ستانداردە جیهانیەکە کەمتر بوو بڕیارەکەت ئەوەیە کێشەمان نییە بە ئەم چالاکیانە بەردەوام بێت و کێشە باشە ئەگەر زیاتر بوو لە ستاندارد دەڵێ ئەو زیاترە لە ستاندارد دەبێت بڕیارەکەمان ئەوە بێ ئەو چالاکیە کەم بکرێتەوە باشە گریمان تشتێک هاتە تەقیمکردن و هەڵسەنگاندن و بەراوردجی هاتەکردن بلێت نەتیجەیدا تشتێک زەڕۆر بوو بۆ کۆمەڵگەهێ مەسەلەن شلانی کۆمەڵاتی یان شلانی سیاسی بە یانش هەر لایەنێکی دیتر بیتن ئەرێدوی دەمەیدا ئەم دی قوربانیە چ تش دەین قوربانی بژینگەهێ دەین یانژی بەرژەوەندین دیتر قەت ناوێ قوربانی بەژینگە بدەین بۆچی ساڵی 92 کۆمەڵی کوردستانی سەوزمان هەبوو لە نێو لە ژینگەدا دەڵێن قەت ناوێت درۆ بکەی ئەنجی ڕەنگە لە بواری تردا خەڵک بە جۆرە لە جۆرەکان ڕاستی نەڵێ
بەڵام قسەیەکەیە لە ژینگەدا نابێت درۆ بکەیت بۆچی چونکە هەموو درۆیەک لە بواری ژینگەدا ژیانی خەڵکی لەسرە ساڵی 92 کۆمەڵی کوردستانی سەوزمان هەبوو لەم هەولێرە نووسی بوومان ئافرەتی دووگیان ژنی دووگیان لە ناوەندی شاردا بۆ ماوەی ئەوەندە دەقە زیاتر نەوەستێ لێرە چونکە حسابمان کردبوو کە ناوەندی شار چەند ئۆتۆمبیل دێتە ناو شار و ئەو مادە پیسکارانەی هەوا کە باسم کرد چەندێکە و چەند کاریگەری دەبێت لە سامڵات چونکە ئەو کار لە 92 وەکو کۆمەڵی کوردستانی سەوز هینمان کرد نووسراوێکمان کرد بۆ چۆن دەڵێ نەخۆشخانەی یا خستەخانەی لەدایکبوون و مناڵان گوتمان ژمارەی ئەو مناڵانەمان بدەنێ لە ماوەی چەند مانگی جیاوازدا کە بە شێوازێک لەدایک بوون کە ناسروشتیەش شێوازەکەیان شێوازی بەێ لە ئەنجامی چی وایان لێ هاتۆ تابزانین چونکە هەندێک مادەی قڕقۆشمی تواوە ڕەساس پیبی لە نێو بنزیندا هەیە کاتێ بە تەواوەتی ناسووتێ و لە ئەگزۆ زێتە دەر و کاریگەری زۆر خراپیە جا بەمەسمەوە بوو بۆ ئەوەی ژیانی خەڵک نەکەوێتە مەترسی دەبێت ڕاستێکە بڵێ هەمیشە بڵێ ئەو شوێنە ئەم شوێنی من و تۆ دانیشتین ئەگەر لە ڕووی ژینگەوە هەواکەی پیس بوو نابێ بڵێ با قسە نەکەین ئیشی خۆیان مڕاتکردن تێدانی زۆر بەشەمە مساعاتێکە قڕانە پیرروس هەیە زۆر واضحی بە حسابی چەندیت کرد بژیتن الذي أن خلق لكم ما في السماوات وما في الأرض يعني قوتارة اتقل مروفي كمن عرض عسمان أو تشتت ناف عرض عسمان هذا من بو هواي درست كرين كتشتك جي بو مبيت وكم ملكيتا مبيت وكم مروف ما نمروف يأزاده بكار آنينا ملكي خدا باشبوشي جارك دن خود مروفي ديوان سانسورا يختفسر بكار آنينا في ملكي دا الراسة چونك خدا فرموي ألا تطغوا في الميزان ملكي إيوه بەس بەچی بەو مەرجەی کە ئێوە تەوازن و هاوسەنگیەکە تێک نەدەن بە مانایەک لە ماناکان تۆ خانوویەک تەیە چاکە ئەەکەی لەگەڵ کەسێکە ئەیدی تێڵێک کاکە بۆ خۆ لەناو ئەم خانوویە بە هیچ پارەشم لێت بەێندەك تشت لازم و مەلزومێتی کرد مامۆستا بۆ نمونە من ببێت ئەوێ وەڕقی دروستکەم بێت ئەس دارێکی بپڕم داف وەڕقە دروست ببیتن جا لەبەرەوە ئەو هاوسەنگیە بەرەوە ڕۆژێک هەیە لەوەی بیر لێ بکرێت تۆشتا نەبوو بە فەرمی ئەو باسی دارت کرد یعنی ئێمە یەک تەن لەو کاغەزە یەک تەن لەوە حەفدە درەختی بۆ بڕێتەوە یەک تەن لە کاغەزی ئەیفۆر یەک تەن لەو کاغەزە ڕەنگە حەفدە درەختی بۆ بڕابێت لەبەرەوە چی ئەڵێن لەبەرەوەڵێن کاتێک کاغەزت بەکارهێنا لە هەردوو دیوەکەی بنووسە ئەو کاغەزەی بەردەستی من لەو دیوەشتم نەنووسیوە لە دیوەکەی تریشی نووسیمە بۆچی لەبەر ئەوەی نابێت دیوەکەی تری بەسپێتی بڕوا خەسارە نابێ بیکەین چونکە ئازاین ئەوەی لە ئەنجامدا وەکو گوتم خدا فەرمووی هو أنشأكم من الأرض واستعمركم فيها معناه چییە تۆ ئەبێ ئیعماری ئەو ئەرزە بکەیت تۆ ئەبێ ئاگداری تەوازونەکەی بی بەڵام لە ئەمان کات شەبەکە نمونەی خانووەکەی گوتم تۆ چاکەت کردو خانوویەکت داوەتە برادێکت بەڵام پێڵێ یەک جاوام لێت هەیە ئاگداری بە و پاچی ڕێگرە جوانە کەواتە مامۆستا بچینە سەر ڕۆڵی ئاینی بحکمەوەی چەندێکی ئەم کوردستانê زۆربەی هەرە زۆری خەڵکیمە یان مسلمانە یان باوەڕدارە ئۆڵێکی دیتر نەمەرجە تنێ مسلمان بیتن یعنی ئەگەر بەحسا ئزدیاژی بکەین بەحسا براین مەسیحیژی بکەین هەموو ئەدیانên دیتر هەر هەما تکستێن وەکو جانابێتە ژیامەژە پێداڵ خەڵکە بوریدا کە هانە خەلکیدایە هانە باوەڕدارەدایە کە ژینگێ بپارێزن ئەرێ ئەم چاوە ڕۆڵی ئاینی بەرز نرخین و بەحەز بکەین باسی ئەزمموی دنیامان کرد با لەو خاڵەوە دەست پێ بکەمەوە کە کۆتاییم پێنالێ بەێ کە باسی ئەزمموی ژاپۆنمان کرد گوتمان بەرپرسان و وەزیر و پەرلەمانتارانی ژاپۆن بە گشتی لەسەرەوە کۆکن دەڵێن ئاین لە لای ئێمە بریتە لە ئاکار و کار کار و ئاکار بە عەرەبی ئەخلاق و عەمەل بە کوردی کار و ئاکار کەواتە زۆر گرنگە ئەمە پێناسێکی جوانە یعنی ئاینیش هەر بە هەمان شێوەیە ئاینیش بە گشتی هەر بە هەمان شێوەیە بەڵام گرنگە ئاینی ئیسلام کە ئاینی زۆرینەی ئەم خەڵکەیە تێبگەن کە ینی وەکو نوێژکردن وەکو عیبادات هەموو ئەم کارانی دیکەش کە دەیکەی هەر عیبادەتە بەمانای چی بەمانای ئەوەی با پرسیارێکی وا بکەین یعنی بێنەوە سەر دووشت بێنەوە سەر ئەوەی کە ئەو ڕۆژەی خوددا ئەم مرۆڤاڵێ ئەفەرمووی ئینی جاعیل فی الأرض خەلیفە هەموو کەس بیستوێتی ئەم قسەیە یعنی خوددا جێنشینێک لەسەر ئەم ئەرزە دادەنێ لە جێی دروستکراوەکانی بەری خۆی و لە جێ دروستکراوەکانی پێشی خۆی باشە ئەو ڕۆژە مەلائیکە چی ئەڵێن فریشتەکان قالوا أتجعل فيها من يفسد فيها يعني ملائكة زانیوانە کە چۆن دروستکراوێک بڵێ پرسیارەکەن لە خوددا چۆن دروستکراوێ دروستەکەی کە یفسد فيها بەمانە خراپەکاریەکە بەمانە ئەو ژینگەیە پیس دەکا ئەو ژینگەیە وێران دەکا خوددا فەرمووی قال إني أعلم ما لا تعلمون کە خوددا فەرمووی إني أعلم ما لا تعلمون
مانای وایە خوددا ئومێدێکی بە مرۆڤ هەیە کە ئەم مرۆڤە وا نەبێ وەکو مەلائیکەکان بیری لێ ئەکەنەوە کە لەوانەیە ئەم مرۆڤە کاری خراپ کات و ژینگە تێکدا وێرانی بکە باشە کە ئەمەد بینی کەواتە ئێمە ئێستا چین ئێمە لە نێوان گومانی مەلائیکەین کەوتوتی کەوتویانە کەو گومانە بوو وی مرۆڤەی هەبووە ئاها گومانی ئەوەیان کردووە کە مرۆڤ ژینگە پیس دەکە خداش فەرمیوەتی قال ئینی ئەعلەم ما لا تعلمون خداش ئومێدێکی بە مرۆڤ هەیە کەوان نەکە بزانێت لێرە چەند جوانە لێرە کاتێک کە ئێمە ئەو کەسانەین کە ژینگە دەپارێزین نەبۆ حکوومەت نەبۆ کەسی تر نەبۆ کەسی تر بۆ خۆمان بۆ بیر و باوەڕەکەی خۆمان کاتێک کە ژینگە پارێزەبی تۆ لە جێگەی ئومێدی خوا بووی قال ئینی ئەعلەم ما لا تعلمون ئەبینی چۆنە کاتێک کە ژینگە پارێز نابی گومانی فریشتەکان و مەلائیکە ڕاست دەرچوو تۆ لەو جەماعەتەی لەو کۆمەڵی لەو گروپەی کە یوفسیدو فیها بۆیە خدا لە ئاەتێکی تردا دەفەرمێ ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا خۆسە لە خەڵک مایک بۆ ئەو خەڵکە ڕاگری بەشی زۆری کەسەیە بڵێ ژینگە خراپە کەسەیە بڵێ ژینگە پیس ناکەم ینی بە پاک ڕای ناگرم هەموو قسەی باشەکەن کەواتە لە قسەکەیە گرفتمان نییە ڕەنگە بڵێ ويشهد الله على ما في قلبي ڕەنگە سوێن دیش بخوا بڵێ من بەڕاستمە بەس وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها کەواتە گروپێک هەن لە مرۆڤەکان کاتێک کە دەستیان واڵا دەبێ کاتێک کە هیچ چاودێریەکیان لەسەر نابێت دەستەکەن لیفسیدو فیها وەکو گومانی خراپی مەلائیکەکان بە مرۆڤەکان بەرێ مامۆستا ناوبەرە گومانێکی داینە و ناوبەرە هیوی ئەمەلێکی داینە ئەرێ گومانە مەلائیکەتە لەسەر چ بنەما بوو و هیڤیا رب العالمین سەر چ بنەما بەڵێ گومانی مەلائیکە لەسەر ئەوەیە کە دڵنیا بوونە خوددا سنفێکی لە دروستکراوەکانی کە فریشتەکان و مەلائیکە دروست کردووە کە لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون ئەوانە ئەو گروپن ئەو دروستکراوانن کە وا دروستکراون قەت خراپەن نەکەن لەبەرەوە لە چاو چاکی خۆیانەوە وا تەسەورەکەن وا پێشبینیەکەن هەموو دروستکراوێکی دی هەڵە بکە یا با بڵێن کاری خراپ ئەنجام بدە ئومێد و هێوی و هیوای خوددا بە مرۆڤ چییە لەوێ دێ ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها کەواتە ئومێدی خوا بەوەیە کە مرۆڤەکان لەو ئاستە بن ڕێنماییەکانی خوددا جێبەجێ بکەن لەبەرەوە زۆر گرنگە ئەو ئاەتی کە باسم کرد خوددا دەفەرمێ وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل کەواتە پیسبوونێک دروستەکە لە ئاستی چۆن دەڵێ بایۆلۆجی و لە ئاستی چۆن دەڵێ کشت و کاڵی لە ئاستی ئابووریشدا کە خوددا دەفەرمێ والله لا يحب الفساد کەواتە جۆرێک لە کاری خراپەکاری فەساد لە قورئاندا بەرامبەر بە ئیسلاحە وتت ئیسلاح ئیفساد دێ والله يعلم المصلح من المفسد چاکەکار بەرامبەرەکەی خراپەکارە ئیسلاح چاکەیە چاکسازیە بەرامبەکەی خراپسازیە کەواتە لێرە بۆمان دەرەکەوێ چەند چاکسازی بوارەکانی زۆرە خراپسازیش بوارەکانی زۆرە یەکێک لە بوارەکانی خراپسازی فەساد کە خوددا ناوینەوە تێکدانی ژینگە زۆر باشە مامۆستاگەر ئەم سەحکەینە ژیانە کەسی باوەڕدار ئەف باوەڕدارە هەر باوەڕدارێک بیت مسلمان بیت یان غەیری مسلمانی بیتن ڕەنگە بێژیت دزی حرامە غیبەت حرامە نەزار حرام حتا دومەیەکی ئەوان مەسەلانە ئەرێت هەمان دەمدا ئەگەر باوەڕدارێک دڵی خۆ بەتەوێت چەندی کە بطڵی ئاوێت جامێ ساری فڕەدەتە سەر شارعی یان موزەکی بخۆت و فڕەدەت سەر شارعیت هەمان دەمدا ئەم کارین بێژین ئەوەش کارێکە ئەلقەدەغە کراوانت نەفعایدیدا بەڵێ بەڵێ تۆ پێغەمبەر درودی خوای لەسەر چۆنی پێناسەی ئیمان کرد يعني فرموي الإيمان بضع وسبعون شعبة بله يعني لا يخواري أجر إيمان حفتا أو عند بجبه لا يخواري إيمان شيا إماتة الأذى عن الطريق باشا تو بيكرو بكردي يعني بيغمبر درودي خوي لسر فرموي إيمان حفتا أو عند بشا أو عند بشا أدناها يعني لا كمي إيمان وباور شيا هل قرتنوي شتە لەسەر ڕێگا ئەم شتانی کە لەسەر ڕێگا کەوتون و زیان بە مرۆڤگەیان بەردە دارە بزمارە هەر ئاسنە هەر شتێکی ترە ئەمانی کە ژینگەی پیس کردووە هەڵگرتنەوەی ئەوە لای کەمی ئیمانە جا تۆ بێنە بەر چاوی خۆت کاتێک کە هەڵی نەگرینەوە لای کەمی ئیمانمان زعیفە لای کەمەکەش ئیمان نەبوو ئەگەر فڕێ بین ئەو هەر بەڕاستی من نازانێتتر پێوەرەکە چی لێ دێ زۆر گرفتمان بۆ ئەگەر نەها مامۆستا نێرینێکی بدەینە شارین کوردستانێت ناوە شارین کوردستانێدا ڕەنگە داخلیدا هەبیتن ینی سەوزایەکە باش هەبیتن گرنگی ژینگە هەبێتە دان و ڕۆی پاک و خاوێنیەژی ڕەنگە گرنگی پتر پێ بێتە دان بەلایگەرم تەماشای شار بوو شاری بکەین ناوەندێن شاراندا ڕەنگە زۆر گرنگێکە زۆر ڕەنگی پێ نەهات بیتە دان
ئەرێ تو وێ چەند گرنگ زانی کە ناوبەرە شاران ژیدا بهێنە ڕازاندن چاندنە داروباران و دروستکردنە حەدیقا و پارکە و تشتێت وی ڕەنگێ ڕاستە لەبەرەوەی هەموو چۆن دەڵێ پارێزگایەک لە ڕوانگەی شارەوانی خۆیەوە ماستەر پلانی هەیە لە ڕێگەی ئەو ماستەر پلانەوە خۆی ڕوبەری سەوزایی دیاری کردووە تۆ ناتوانانی بڵێ تەواوی ئەرزی کوردستان گشتی بکەی بە ڕوبەری سەوزدامان کاتدا تۆ ڕوبەریت بۆ شتی دیکەش پێویستە لەبەرەوە مەسلەی سەوزکردن و زیادکردنی ڕوبەری سەوزایی بە پێوەری 15 و بەرزبوونەوە بۆ 125 و لە هەندێک شوێن بۆ 130 ئەگە بڕۆی ئاها لە هەندێک وڵات دوای لێ هاتووە کارێکی باشە بەڵام دەڵێن ئەوش پرۆسەیەکی زانستیە یعنی چۆن سەوز دەکەی بەبێ ئەوەی چۆن دەڵێ زیان بە ئەو بگەینی چکەمە زۆر ماڵیشماندی ڕوبەری سەوزایی دروست کردووە بەڵام ئاوی ماڵانی دیکەی بردووە خەتی دیکەی ڕاکێشاوە زیانی لە ئاوی خەڵک داوە ئەوش کۆڵە خێر و شەڕی بەرامبەر بێ لە هەمان کاتدا ڕەنگە ساڵانە زۆر جار ژمارەیەکی زۆر بە هەزاران درەخت نەمان بچێنرێ بەڵام دوای ئیدامە پێدانەکەی ئاودانەکەی بەردەوامبوونەکەی پاراستنەکەی ئەمانە هەمووی کەواتە ئەگەر کەسێک هەبیت ئەف پرۆژەژە بی سەرڕاستێت تاکیژی بیتن ئەگەر نیەتاوی چەندێ نەبیتن کە دەرحەقی وی تشتی بهێتن نەکردنەوەی باشترشکردنەوەی یعنی چۆن دەڵێن هەموو شتێک ئامانجێکەیە لە ئامانجەکەشە هۆکارێکەیە دەبێ هۆکارەکە لەگەڵ ئامانجەکەدا وەکو یەک بن یعنی تۆ ناکرێ کارێک ئەنجام بی زیانێکی تر بگەینی بەمە زۆر مەسلەیەکی گرنگە ڕەنگە تۆ بڵێ من وەکوتم ئەمە فلانە شوێنە ئەمە ئەرزێکە من دەیکەم بە باخچەی سەوزایی یەکەم باخچەکەی خۆت نەوێ ئەرزی خەڵک بێ یا ئەرزی گشتی بێ کە ئەو مافەت نییە دوو ئاوی لە چۆ بۆ بی لە ئاوی ماڵی خۆتت نەبردووە خەتێکی تری قاچاغ ڕاکێشا بێ ئاوی ماڵی خەڵک بێ لە هەمان کاتدا ئاوێکی پاکە بۆ خواردنەوەیە کەچی لە هەمان کاتدا دەچێ بۆ شوێن بە بابەتەکە قورسە یعنی مەبەستمەوە بوو حەقا و پرسیارە ئاوا بکەین بڵین بۆچی ئێمە هەموو ساڵێک ئەوەندە دەچێنین و دوای ئەوە بەرهەمەکەی نابینین بۆ مانای ئیدامەمان نییە کو دەڵێ بە دوایە ناچین بە شێوازێکی زانستی نەکراوە لەبەرەوە ئەوێ ینی ئەو بابەتە ورتر و چاکتر و باشتر ڕێکخستە مامۆستاگەرم تەماشای فەرموودا پێغەمبەری بکەن سەڵاوەت خودی لەسەر بن بێژیتن دەما ئەگەر قیامەت ژی سەری هەوا دەهات و دارێک دەستی هەوادا بوو دارەخۆ بچینن بەلێ ئەف چاندنە وێ دارێ ئارمانجا وێ نەیاوازە حەچەوە ئەگەر ئەس بزانم دنیا خراپ بیت و ئەس دارێ بچینم بوو چ ئارمان مانای وایە ئەگەر بفەرموێت لەو کاتەیە ئەوە بکە بە مانایەکی تر لە ڕۆژەکانی تر وەک بڵێ لەو کاتە بفەرموێ بیکە وەک واجب مانای واجبترە لە کاتەکانی ترە کە ژیان بەردەوامی هەیە و بە بەردەوامی هەیە جا لەبەرەوە مەسلەیەکی زۆر گرنگە جا مەبەستمەوە بوو تۆ باسی یعنی ڕسایکلی شت کرد لە بابەتەکە چوینەوە نەچین بۆ ڕوبەری سەوزایی ئەو بابەتێکی ترە یعنی تۆ نمونەی ئەوە بەسەرەن تۆ تەوێت ڕیسایکل بکەی کاتێک کاتەوێت ڕیسایکل بکەی کاتێک کاتەوێ دووبارە دروستکردنەوە بکەی دووبارە بەکارهێنانەوە بکەی بێبێ بەشێکی پەروەردەیی بەشەکەی تریشیان بریتە لە ڕیسایکل یعنی شتێکەیە لە بواری ژینگە پێی دەڵێن هەندێک جار 3 یا 4 ئەڵێن 4 ئاڕەکە ئاڕی یەکەم ڕیفیوزە یعنی بێ ئێمە خۆمان وا پەروەردەکەین لە پێشە اینجا بە خەڵک بڵین ڕیفیوز یعنی چی یعنی ڕەفزکردن یعنی بەمانە تۆ کە ئەچتە بازار یەکسەر هەموو شتێ مەکڕە هەندێک شت ڕەفزکەرەوە هەندێک شت بڵێ پێویستیم پێی نییە لە ڕاستیە پێویستیت پێی نییە ئەوە چیت کرد بە ڕێگەیەک لە ڕێگەکان بەشێک شتت کەم کردەوە چکە دوای فڕێ دیتەوە بەشێکت کەم کردەوە ئاری دووەم چی دەڵێ ریدیوس یعنی کەمی کەرەوە یعنی ئەو شتێک کە بەتەمای بیکڕی تۆ توانی لەوە کەمتریش بکڕی گرفتی شت بۆ دروست نابێ هەر نەکڕینەکەی هەندێک شت کە زیادەیە تۆ شتت کەم کردەوە کەمکردنەوەش لە بڕەکەدا ئەویش هەر یارمەتی دەربوو حاڵەتی سێم ئاڕی سێم بریتە لە ڕیوز یعنی دووبارە بەکارهێنانەوە یعنی چی دووبارە بەکار ینی بەکاری بێنیتەوە لە ماڵی خۆتا بەبێ ئەوەی کە هیچ کارگەیەک تەبێ بۆ شتێکی تر بەکاری بێنی ئاڕی چوارەم اینجا بێتە ڕیسایکل کە کارگەیە و کە کۆمپانیایە و کە حکوومەتە و کەرتی تایبەت دەبێ بیکە بۆ دووبارە دروستکردن زۆر باشە مامۆستاگەرم پشتیمە بەحسا ڕۆڵی ئاینی کریان بەحسا وێ چەندی بکەین کە ڕێکخراوێن تایبەتمەند وی بوارەیدا کە هەفکاریاوان بۆ پاراستنا ژینگەیەک و ببیتە سەرمایەک بوومە ئەرێ ئەو چەند یا گرنگە و چەند گرنگە ئەم سەروی چەندێژی پراوستین و بەحساوی چەندی بکەین بەڵێ 5 ئەیلول 5 ئەیلول ینی 5 نۆ هەموو ساڵێک لە 2012ەوە لە ساڵی 2012ەوە نەتەوە یەکگرتوەکان 5 ئەیلولی کردووە بە ڕۆژی جیهانی کاری خێرخوازی
ئێمە کاری خێرخوازی لەبەر نەبوونی زیاتر بەوە تێگەشتون کە کاری خێرخوازی لە شوێنێکدا ئاوی نییە لە شوێنێکدا نانی نییە بیخوا ئەنی سامجار FIO پێمان دەڵێ ڕێکخراوی FAO FIO پێمان دەڵێ ساڵانە 1.3 یعنی 1.3 ملیار تەن خواردن فرێ دەدرێ بە خۆڕایی یعنی خواردنی زیادە جاسە هەرێمی کوردستانیش یەکێکە لەو هەرێمانەی کە یعنی گە تەماشاکەی تا ڕادەیەک 140 تا 150 خواردنەکانیان فرێدن زیادەیە ئەمە بەڕاستی ولا توسریفۆکێ ئەڤێتە کۆنتڕۆلکردن ترێش لەوانێ ئەخلاقیان بە حەسکە یانژی لەوانێ ڕێکاری تۆ چی لە خەڵکەکەی بزانە بەشێکیان کەواتە لە لای خۆمانە جا مەبەستم چی بوو مەبەستم کاتێک کە تۆ زانی ساڵانە ئەوە فرێدرێ کاتێک تۆ زانی ساڵانە بە پێی ئامارەکانی WHO نزیکەی 700 تا 800 ملیۆن ئینسان لە برسا دەمرێ ئێمە تۆ بالەوانە نەبی کە ئەوە مەبەستم چی بوو مەبەستم ئەمە هەمووی ڕاستە کاری خێرخوازیە یایەکە خانووی نییە خانووی بۆکەی نانی نییە نانێ دێتێ ئاوی نییە ئاوێ دێتێ ئەمان هەمووی کاری خێرخوازیە بەڵام ئێستا کارێکی خێرخوازی تر پەیدا بۆ پێوتە کاری خێرخوازی لە بواری ژینگە بۆ چونکە تۆگە ئەمە جاتر ینی دەوڵەمەنەکان دەتوانن بیکەن ئێستا شتێک پەیدا بۆ بە ناوی چۆن دەڵێ کاپیتالیزمی خێرخوازی یان یەکێکی وەکو بیلگەیت یعنی ئەم ملیاردێرە دێت چیە کات لە بواری ژینگەدا کار دەکات یان بەشێک لە سەرمایەکەی لە بواری پاراستنی ژینگەدا سەرەتەکە بۆ دەڵێ گەرمە لە بواری پاراستنی ژینگەدا ئەو دەڵێ کارێکی لەم جۆرەمان کرد دەبێتە مای ئەوەی کە ئەم چۆن دەڵێ لافاوانە تا ڕادەیە کەم کەینەوە ئەو کاتە ماڵی خەڵک وێران نابێ بەشێک لەم ڕەشەبا و زریانە کەم دەبێتەوە ئەو کاتە ماڵی خەڵک وێران نابێ خەڵک مافەکانی ژیان و مافەکانی تەندروستی و مافەکانی نیشتە جێبوونی لە دەست ناچێت کەواتە ئێستامە زۆر گرنگە ڕێکخراوی مادام ڕۆژی 5 نۆی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی کاری خێرخوازیە لە هەرێمی کوردستانیشدا ئێمە ڕێکخراوی خێرخوازیمان زۆرە جێدەستیان لە هەموو بوارەکانە دیارە لەبەر ئەم بارودۆخە ئابووریە گرنگە چی بکەین گرنگە ئەمان لە هەر بوارێکدا مۆڵەتیان وەرگرتووە لە ڕووی فەرمیەوە بەڵام زۆریش گرنگە لە ڕێی جۆرێک لە تەنسیق هەماهەنگی هاوکاری هاریکاری لەگەڵ لە چوارچێوەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەم ڕێکخراوە خێرخوازیانە وەکو بڵێ بۆندێک وەکو بڵێ جۆرێک لە پەیوەندیان هەبێ بۆی داتەبەیسێکیان هەبێ تاوەکو خەڵکی دووبارەیان نەبێ تاوەکو وەکو بڵێ بە بەردەوامی پۆڵێن بکرێن چۆن ڕێکخراوی خێرخوازی هەموو یەک ئیش بکە نابێ ئەبێ وای لێبێ بڵێن ڕێکخراوی خێرخوازی لە بواری تەندروستی ڕێکخراوی خێرخوازی لە بواری بەدەمەوەچوونی ئاوارەکان ڕێکخراوی خێرخوازی لە بواری بەدەمەوەچوونی پەنابەر ڕێکخراوی خێرخوازیش ئەمە بەسمان چیە لە بواری ژینگە پارێزی کاتێک کە ئەم پۆڵێنەمان کرد لە دوای ئەم پۆڵێنەوە چی دروستە بێ ئەو کاتە لە ڕێگەی چۆن دەڵێ ڕێکخراوە نێودەوڵەتەکان دەی خولیان بۆکەیتەوە چونکە بەڕاستی کاری خێرخوازی ئێستا بە خۆبەخشانە بەشی زۆری دەکرێت من دەچم تۆ دەچی بەڵام مانەی نیەتەکەمان باشە بەس دەی نازانین ئەو بڕەپارانە چۆن سەرفەکرێ مانای وایە خولێکی ژمێریاریمان پێویستە خولێکی ئیداریمان پێویستە خولێکی گەشەپێدانی مرۆییمان پێویستە ئەمانە هەمووی پێویستە خاڵێکی تر هەمیشە نیوەی ئەو کەسانی کە پێویستیان بەم چالاکیانە هەیە خۆ لە ئافرەتان و ژنانن کەواتە زۆر گرنگە ڕێکخراوە خێرخوازیەکانی هەرێمی کوردستان بە ڕێژەیەک ئافرەتان و ژنانی تێدا بێ بۆ چونکە ئەوان دەزانن پێداویستەکانی ژنێکی پەنابەر ژنێکی ئاوارە چییە یعنی ئافرەت ژن تێگا لە کێشەکانی خۆیان ئەگەر ڕێکخراوەکان هەمووی پیاو بێ تێناگەن لە نیوەی کۆمەڵگە تێناگەن کەواتە وەکو ئەوانەی کە پێویستیان بەکاری خێرخوازی و بەرهەمەکەیە ژنان و پیاوانن نیوە بە نیوە ئەوێ ڕێکخراوەکانیش بە هەمان شێوە حیساب بۆ ئەو بوارە بکەن جامە ئەم سەردەمی کۆڕۆناشە بەڕاستی زەحمەتە یعنی کاری خێرخوازیش تۆزە زەحمەتی هاتوتە ناو ناتوانانی بگەی بە ئینسانەکان ناتوانانی وەکوڵێ دەست بە دەست ینی هەندێک زەحمەتی وەکوڵێ هاتوتە ئاراوە بەڵام ئەمە لە ئەخیرا پێمان دەڵێ ڕۆژی 5 نۆ هەموو ساڵێک ڕۆژی جیهانی خێرخوازیە گرنگە بەشێک لینکێک یعنی یا با بڵێم هەندێک لە ڕێکخراوەکان بیر لەوە بکەنەوە کە بەدەم ئەو کەسانەوە دەچن کە تووشی نەخۆشی و ناخۆشی و بێ ماڵ و حاڵی بوون بەڵام بەشێکیشی گرنگە لە بواری ژینگەدا کارکە بۆی وەکو ڕێگرێک بێ لە دووبارە بوونەوەی ئەو کارەساتە ژینگەیان زۆر بە شما مستەگەرنەها ئەم تەماشای وڵاتین پێشکەفتی بکەین دەمە کەسێک سەرپێچێکت کەتن دەربارەی پیسکردنا ژینگە هەیە ڕەنگە غەرامات ئەلدیفدا بهێن
بەێت ناوە هەرێمە کوردستانێدا ڕەنگە تشتێکە تنێ بمینتە لایەنی ئەخلاقی و لایەنێ ئاکاری بەیانی هەکەر کابرا تشتێکی بخوونەکەت ئەvە نەکرد ئەماگەر کرژی کەس نییە وەکو بینی لە پێشینەوێت گەل بکەتن ئەرێت و چەند گرنگ زانی ئەvە بچتێت بوارێ قانونیدا کە گرنگی پێ بێتەدان و ببیتە ڕەدعک بخ هەیە ینی لە هەموو وتم جاری پێشوو هەرچی ناوی یاسا بێ غەرامەتی هەیە بەڵام گرنگ دووشتە یەکەم جێبەجێکردنی وەکو خۆی دوو جێبەجێکردنی بە عەدالەت قانون جێبەجێکردنی بە عەدالەت ینی چۆن یعنی من لە شتە گشتەکانە بڵێ وەکو یەک هەمومان وەکو یەک ژینگەمان پیس نەکردووە مساوات نابیت لە ئەنجامە عەدالەت دروست نابێ تۆ هەمومان وەکێک ئێستا بۆ نمونە یاسای هاتوچۆی نوێ عێراقی کە هەرێمی کوردستانیش کاری پێکا 2012 هەنێک سەرپێکی تێدایە 200,000 هەندێک سەرپێکی تیاوی بیکە 100,000 بۆ شۆفێرەکان هەندێک سەرپێکی تێدایە 50,000 ئەوە بۆچی باشە ئەوە بۆ ئەوە باشەکە هەمومان وەک یەک تەماشا نەکە مەسەلەن تۆڵی خەڵک شت فڕێدا یاسای هاتوچۆی نوێ 2019 50,000ەکەی لە کۆ داناوە هەر کەسێک لە سیارەکەی شتێ فڕێ باتە دەرێ ببینرێ بزانرێ ژماری ئۆتۆمبیلەکەی ئەوەندە ئەوە 50,000 بۆ هەر جارێک ئەجا لەبەرەوە ئەوانەوە یاسان لەگەڵ جێبەجێکردنی ئەو کات بۆ گرنگە ئەو کاتەوە گرنگە بەڕاستی ئەو کەسەی کە ژینگەی پیس کردو حەقە سزا بدرێ جوانە بەڵام ئەوەی پیسی نەکردووە نەکوەکو یەک تەماشا بکە بەێ مانشێتە بابەتی بەر سەروی چندێ مامۆستا کە ژینگە مەزنترین سەرمایەیە ئەرێ هەرێمە کوردستانی ژینگە هەمە چەند یالبارە بۆی چەندێ کوتڕاستیژیدا ئەم خدان سەرمایەکی مەزنین و پێتویە ئەم سوود و مفاکی باش ئەلوی سەرمای وەربگرین ڕاستە ئێماگە تەماشاکەین ژینگە چییە پێکهێنەرەکانێتی پێکهێنەرەکانی ژینگە سەرێکەکەی ئاوێکی باشمان هەیە خاکێکی بەپیتمان هەیە هەوایە تا ئێستا هەوایەکی پاکمان هەیە ماوەتەوە چی هەڕەشە لەم سیانە ئەکا بەلای کەمەوە ئەوەی کە هەڕەشە لەم سیانە ئەکات ئەوەی پیسبوونی هەوامان بۆ هینەکات وە کۆڵێ بریتە لە هۆکارەکانی گواستنەوە کەوا ینی نزیکەی ملیۆنێک و 700,000 هۆکاری گواستنەوە لە چاو خۆیەوە زۆرە کەواتە ئەوە بێ باسێکی تر بکەین چۆن ئەوانە کەمەکرێتەوە بەچی بە زیادکردنی هۆکاری گواستنەوەی گشتی ئەوەش بابەتێکی ترە ژمارەی کارگەکان لە نێو شارەکاندا ئەمانە هەمووی کاریگەریان هەیە لەسەر پیسبوونی هەوا ژمارەی دانیشتوان زۆربوونی دانیشتوان لە جوگرافیایەکی دیاریکرا و کەمی ژمارەی دانیشتوان لە جوگرافیایەکی گەورە ئەوجا ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی ئەوجا کەمکردنەوەی لە بڕدا لە جۆرەکەش کاریگەری دەبێت وەکەوەی هەندێک جار دەڵێن ئێران و تورکیا ئاوەکانمان لێ دەگرنەوە کە ئەوان گرتیانەوە بڕەکەیان کەم کردەوە کە بڕی کەم بۆ جۆرەکەشی تێک دەچێت جۆری ئاوەکە چۆن ئەو کوانتیتیمان لێ دەگرێتەوە کوواڵەتیمان لێ تێک دەچێت ئەو بڕمان لێ دەگرێتەوە جۆری ئاوەکەمان لێ تێک دەچێت کەواتە ژینگەمان وەکو خۆی تا ئەم ساتە وەختە نەچۆتە هێڵی سوور نەچۆتە سەر ئەوەی کە بڵێن لە ژێر مەترسیە بەڵام دەبێت زۆر ئەگەداری ئەگەر نامامۆستا تەماشا بکەین ساڵانên بۆریژیدا کابینên بوریên حکوومەتیژیدا جار هەر ڕوبەڕووی قەیرانê دارایی بووینە ئەرێ سەرما ئەنک و بیژنی ژینگەها کوردستانê چەند پاڵپشتیەکە مەزنە کو ڕۆژێک بهێتن ئەم گەهینەوی ئاستی و ئەف قەیرانên دارایی تەسیرەکە مەزن شمەنەکەن پشبەستن بژینگا خۆ تۆ تەماشاکە وەکو گوتت کە چالاکی ئەنجامەدەی ژینگە پیسەکەی کاتە تۆ چەندی ترت پێویستە چالاکیەکی دیاریکراوەکەی با بڵێن ژمارەی هۆکارەکانی گواستنەوە زۆرە بێ لە ئەنجامی ئەو گازانی کە فرێدا لە ئەگزۆزەوە چۆ هەناسی خەڵکە و خەڵکی نەخۆش خست چەند ملیۆن دۆلاری ترمان پێویستە بۆ چاکردنەوەی ئەو نەخۆشانە ئەبینی ئەو سوودەی کە لەوێ دەستمان کەوت ئەوەندە ملیۆنە بەڵام ئەو زیانەی کە لەوێ دەستمان کەوت زۆر زیاترە کەواتە دەبێ ئەمە بوەستین ئەمە بەراوردەکەیە کە بەراوردەکەمان کرد دەبێت لەم حاڵەتەدا بوەستین هەموو ئەم بابەتەی کە ئاماژەت پێکرد ئەمان باتەوە سەر ئەوەی کە لە هەر چالاکیەکە کە دەیکەین ئەمە قسەکەیە یعنی جاران دەگوترا پێشکەوتن یەکسانە بەچی پێناسەی پێشکەوتن جاران یعنی جاران قەزم پێشی جەنگی دووەمی جیهان دەیانگوت پێشکەوتن یەکسانە بە خۆش گوزەرانی یعنی خۆش بژی گوزەرانێکی خۆشت هەبێ بەڵام سێریان کرد ئەم خۆش گوزەرانیە زۆر جار لەسەر حیسابی ژینگەیە ئەوروپیەکان سەرەتا ئەمەیان زانی هاتن هەوچەشەکەیان گۆڕی وتیان پێشکەوتن یەکسانە بە خۆش گوزەرانی کۆ پاکڕاگرتنی ژینگە خۆش گوزارانی بێنە ئارە بەس بژینگە تێک نەدی کە ژینگە تێکدا خۆش گوزارانی نابێت ئەگەر نەها مامۆستا تەماشای وڵاتێکی جیران بکەین بۆ نمونە تورکیا تێتە بە حەزکردن کە ئێکی سەرچاوین سەرەکیین وڵاتی تورکیا ژینگە هاوانە کۆ گەشتیارێکی زۆر ڕۆتێت کەتن بیتە ئەگەراوی چەندێ کە سەرمایەکی باش هەبیتن بۆ وڵاتی خۆ ئەرێ ئەم کوردستانی
ما چەند ئەف پێشبینی هەیە و کوردستانی ببیتە ئەیکش واردên من سەرەکی هەرێمێ ئەوەش مەسلەیەکی ترە کە هەموو چالاکیەک زیانێکی هەیە بەێ قازانجی گەشتیاری چییە؟ مادیە بەێ قازانجی گەشتیاری ئەڵێ 150 میلیۆن دلارم دەستکەوت بەێ بەس ئەو گەشتیارانە کە چاودێریان نەکەی گەر پۆلیسی تایبەتی گەشتیاریت نەبێ ئەو وڵاتانی کە باست کرد پۆلیسی گەشتیاریان هەیە ئێمەش دەبێ هەمان بێ پۆلیسی گەشتیاری کە لە وڵاتان هەیە ئەگەر ئەوان ڕەچاوی ئەوە نەکەن و ئاگداری گەشتیار نەبن ئەو گەشتیاری کە دێتە هەرێمی کوردستان پارەی بۆ هێناین تۆ بڵێ 150 میلیۆن دلاری بۆمان هێنا وایە بەڵام چەند ژینگەی پیس کرد لێمان ئەو چەند میلیۆنەی کە هاتن چەندێ بوتڵی ئاویان خستە ڕووبارەکانمانەوە چەندێ زیانیان گەیان بە ڕووبارەکانمان چەندێ زیانیان گەیان بە درەختەکانمان چەند درەختیان سووتان کاتێککە ئاگریان کردەوە ئەوە چەندی دەوێت چاچاچیکەین جاری وا هەیە خێر و شەڕی بەرامبەرە کەواتە هەموو وڵاتان بیریان لەوە کردوێتەوە هەموو چالاکیەک ئەوەیە مەسەلەکە هەموو چالاکیەک سوودێکی مادی هەیە بەس دەبێ بزانی وەختێک کە سوودی مادی بۆت هێنا ئایا ژینگەکەتی پیس کردیان نا بۆیە گەشتیاری لە وڵاتانی جیهان لە جاتی دوو چاو چوار چاویان لەسەر گەشتیارە بزانم گەشتیارە چ دەکە نابێ بۆ ئارەزوی خۆی بەڕەڵایکەی چی ئەکا بابیکە چونکە وەختێک لێرە هات دە وەرەقەی سەرف کرد بەشی 20 وەرەقە زیانی لێدا جوانە ئەگەر پرسیارێکیش لاانێ سەردەمی کۆڕۆنایە بکەین مامۆستاکە جەنابێتەژی ئاماژەدا بەشێکش وێ چەندێ نها سەردەمی کۆڕۆنایە خەڵک ماسکات بەستیتن خەڵک دەستەوانات بەستیتن و ڕەنگە ڕۆژانەژی ئەوێ چەندێ دووبارە بکەت و فڕەدەتن ئەرێ ئەوێ کارتێکردن و باندورەکە چەند خراپەیە سەرژین ئەمە یەکێکی ترە ئەکتێ بابەتێک ئەنی ئەڵلقەیەکی بۆ تەرخانکەی پێی دەگوترێت پاشماوەی نەخۆشخانەکان و یان با بڵێن کۆ پاشماوەی نەخۆشخانەکان و پاشماوە تەندروستیەکان بەێ ئەمە پاشماوە تەندروستیەکانە ئەمە بابەتێکە دەبێت لە سەرەتاوە جیایکەیتەوە لە زبڵ و خاشاکی ماڵان ئەبێت جیایکەیتەوە ئەوە ڕیسایکلی پێویستە زبڵ و خاشاکی ماڵان بەڵام پاشماوەی خستەخانە و پاشماوەی ئەم کۆڤید 19 و کۆڕۆنا و ئەم ماسک و ئەم چۆن دەڵێ دەست کێشانە ئەمە تایبەتمەندیەکی تری هەیە دەبێت کۆ بکرێتەوە بە شێوازی ئۆتۆکلیف چارەسەر بکرێت دەستێتت خوشما مساگەر دوماهی پرسیارم ئاراستی جانابێتە بکەین سەوارەت وێ چەندێ gelek car axiftinek heye tête gotin ji rûyê felsefî ve helbet behsken bijnê mirov xwe jî siruşteke jîngeheke eger destkariyên aydolojiyên dunyayê nekevne di nav siruştevî mirovê da Rabbil Alemîn mirov ser fîtrateke geleka paqij durust kiriye erê çend ya giring e ku em fîtrata xwe ku jîngeha xwe ser paqijiya xwe bihêlîne زۆر گرنگە وتم ئەوەیەکە یعنی ئێمە گومانی فریشتە و مەلائیکەکانمان لەسەرەکە ئەتەجعل فيها من يفسد فيها گوتیان ئەوەی دروستی دەکەی ئەو مرۆڤی دروستی دەکەی ژینگە پیس دەکەن بەمان جۆرێک لە جۆرەکان هیچ لە خراپەکارەکانە ژینگە خدا فەرمووی قال إني أعلم ما لا تعلم کاتە خدا ئومێدی بە مرۆڤەیە با ئێمە بە پاکی خۆمان بە پاکڕاگرتنی ژینگە لەو کەسانە بین کە لە جێگەی ئومێدی خودای ku jîngeha naxê xwe jî biparêzî destê te xweşma Musayê Berez zûr spas bû cenabê te bû pêşkêşkirina wan hemî axiftinên per ciwan belê bîne rû bîserên berez vî awayî dihîne dumaya vê xelekê û hîvyama we meşyawîtin xizmeteka we çîk pêşkêşî hewayên berez bikein sebaret jîngeha Kurdistanê mezintirî sermaye bimînim xêr û şad heta xeleka dî bigeyne fêk xudayê mezin me hemiyan biparêzît û jîngeha me jî biparêzît